من أيوب حسيني خەڵکی دارێدەڵی بووکە 25 ساڵم سینە شغڵی ئەسلیشمان کەشاوەرزیە من لێرە لە دارێدەڵە خەریکی سازکردنی ماکێتی ماشێنم ئەوەش کە دەیبینن ئەلان ڕینگ و لاستیکە کە سازی دەکەن ئەو کارە لەزەتێکی تایبەتی هەیە من ئەگە دێم مەسەلەن خەریک دەبم دەست پێ دەکەم زۆر جاری وایە وەختی ژەمەکانیشم لەبیر دەچێتەوە ئەوەندە سەرگەرمی دەبم ئەوەندەش مەلاقە پێیەتی بەڵام مەسەلەن کارهایەکی گەورەشن من نەمدیوە لە دەوروبەری خۆماندا نەمدیوە بەو زەرافەتەوە مەسەلەن ئەو کارانە بکرێن حمایەت و شتیشمان کە ئەسڵەن لێ ناکەن ئەسڵەن شتێک بنێ حمایەت و جوودی نییە خەڵک ئیستیقباڵی زۆر لێ دەکەن زۆریشیان پێجال بێ بەڵام میلی مەسەلەن لە نەزەر قیمەتەوە چونکە کار زۆر دەبن کاریان زۆر لەسەر دەکرێت نایان مەسەلەن بەلایدا نایان بۆ کڕین شتە ئەو کارانە من هەر بۆ خۆم فێری بووم لە هیچکۆ مەسەلەن دەورەیەک یا تەخەسوسی کارم کردووە یا دەورەم بودی بێ لە هیچکۆ دەورەم نەدیوە هەر شتێکی ئێستادادێکی خوددادیە بۆ خۆم فێری بووم ئەوە تەرحەکانی مەسەلەن ئەو ماشینێک کە پێم خۆشە سازی کەم لە ئینتەرنێت عەکسەکانی وەردەگرم دوای ئەو پرینتێکی لێ هەڵدەگرمەوە وەکو ئەوەی کە لێرە وەبرەم مەسەلەن بە هەر ئەندازەیەکیش کە پێم خۆش بێ لێرە ئەندازەکان هەڵدەگرم و زەربی دەکەم بۆ ئەندازەی کە دەم هەیە دەیگێ لە نمایشگای بەهار کە لە بۆکان مەسەلەن دانرا بوو هەرچی دەهات قیمەتمان پێ دەکوت دەکوت جەع بۆ چێبا بە تەختەیە مەسەلەن چی وەک دەبینەوە کارە مەسەلەن هەر سازکردنی ئەو ڕەنگە بۆ من شاید مەسەلەن سەعاتێکە 2 سەعات وەخت بەرێ قیمەتێکیش کە دایدنن بەڕاستی نیوە قیمەتن ئەو شتانە یانی ئەسڵەن کاری هونەری بۆ نابی قیمەتی لەسەردا بندرێ ئەوەی کە لەسەریشی دادەنی لە ڕووی ناچاریە دەمانە مەسەلەن دەرامەدێکمانە بێ یا شتێک بکەین بەهەرحاڵ ئەوە ئەوەڵین ماشینە کە لەو ئەندازەیدا سازم کردو یعنی لەو سەبکەشدا کە ئەو مەسەلەن بێن قالب تیکە تیکە پێکەوەی بچەسپێنم تویتە چوارنی مەشهورە لە نێو خۆماندا کولی ئیمکاناتێکی هەیە وەکو کاپوتەکەی هەڵدەدرێتەوە ماتۆڕ و دیفری هەیە دوودانە دیفری هەیە ژیربۆکسی لەسەرە چراکانی کامل هەڵدەبن دریاکانیشی هەڵدەدرێن دریاکانیشی برقین ئەوە بۆ پێشە ئەوەژە خەت ئەوە کە چراکانێتی ئەوەش چراکانێکی هەڵڕاهنما لە منداڵیەوە پێشتر ئەوەڵی منداڵی کە دەستمان پێکرد ماشێنش دەست بە بازی کەم بوو بەردمان دێنا بەردێکمان دەدیتەوە مەسەلەن بە شکلی ماشێن دەمانهێنا کامان پێ دەکردی دوای ئەو کۆلکەمان دێنا کۆلکی دارمان دێنا بە شکلی ماشێن ئەو تیکەیەمان دەبڕی ئەو تیکەیەمان دەبڕی دەرمان دێنا بە شکلی ماشێن و ئەو بەو شێوەیە کامان پێ دەکرد دوای ئەو هاتین تەگەرمان بۆ ساز کرد تەگەرمان لە داری خڕ دەبڕی لێمان دەدا بەڵام بە بزمارە و توندیش پێوە سابتمان دەکرد مەسەلەن دوای ماوەیە کە زۆر لێمان دەخڕی ئەو تیکەکە لەسەر عەرزی دەبوو دەخراوە پان دەبوو
دوای ئەو هاتین بزمارەکانمان بڕێک کێشاوە بۆ کێتەگەرەکان بازی بکەن و شل و ڕەوان و جوان بێ هەرا وردە هاتوینە سەر تا گەیشتم بە ئێرەکە ئەو ماشینانە مەسەڵەن بەو تەرحە بۆ شکڵە مەسەڵەن شکڵی بدەنە تیکە لەسەر تەختەیەک دەیکێشەوە بە ئاڕەمۆی دەری دێنین و بە چەسپولێکی دەدەین ئیمکاناتیش مەسەڵەن بەعزە ماشینەگە پێت خۆش بتوانین ماتۆر دیفرچرا و زۆر شتانی بۆ دانێ ناگە هەر قالبێکیش بێ وەکو ئەو ماشینە بێدەری سەرترە و خۆشتریش ساز دەبێت مەسەڵەن ئەو وەختێک کە لەسەر کاری فەنیەکەی دایدنەی بۆ زرافەت و دەرەوە بۆ جوانەکەی وەخت دادنێ وەڵازە ئەو ماشینە چونکە هەروەک کوتم کولی ئیمکاناتێکی هەیە هەروەک ماشینی ڕاستی دوو دیفری لەسرە گیر وەک سوود سرا و شتی کاملی لەسرە هەر کاری فەنیەکەی 3 ساڵ 4 ساڵ لەو پێش بۆ من دەوروبەری ملیۆنێکی خەرساڵ گرتووە ئەگە ئەلحام بتوێ هەمچ ماشینێک لەو ئەندازەدا و بۆ ئیمکاناتەوە سازەکەی وەڵا ڕاحەت 2 ملیۆن 2 ملیۆن نیوی خەرجی خانەوادەی من قەت یانی هیچ کامێکیان نایان کتۆ خەریکی چییە دەست بۆ لەوان هەڵناگریوانە چونکە شغڵی ئەسڵی من ئەوە نییە من لە بێکاری داوەشتە دەکەم یا دەبێت بێکار لە ماڵە دانیشی یاوە کە مەسەڵەن سەرگەرمیەکە بۆ خۆت دەبێت بەشتر زیاتر بۆ من بەعنوانی سەرگەرمیەک چاوی لێ دەکەم لە ماڵە لە وەختی بێکاری دا کار دەکەم یانی ناهێڵم کە ئەو کارانە ببێتە مانەعێک لەسەر ڕێگای کار و شغڵی ئەسڵیم ڕێگایان لێ بگرێ شتە تاوزیایی کە بتوانم لە وەختی بێکاری داوا و شتێکە علاقەم پێێتی و شتێکە مەسەڵەن پێم خۆشە سازی دەکەم و ناشێڵم ڕێگربی ئەگەر مەسەڵەن کارەکەی ئێمە بتوانێت پەرەی پێ بدەین یا گەورەتر بێتەوە زۆر چاکترە هەم مەسەڵەن بۆ وڵاتەکەمان هەم بۆ خۆشمان چاکتری نام هەیە کە هەراو بمێنێتەوە چونکە حاڵەتێکی یەک نەواختی هەبێ زۆر شتێکی جالب نییە دەمەوێت گەورەتری بکەمەوە ئەگەر جێبەجێ بێ ئەگەر بتوان مەگە ئیمکاناتە بێ کەسێک بێ پشگیریمان لێ بکە گەورەتری بکەمەوە زۆر جالبترە هەر شتێکیش نینە ئەو شتانە کە ئەو کارانە کە بڵێ بۆ تەزین دادەندرێ لە زۆری کارخانەکان زۆری کەنا ئەکسەری کارخانەکان تەرحێکی زەدید کە لێ دەدەن ئەوەڵە دێن ماکێتەکەی لەو ئەندازانەدا سازی دەکەن جاوەختی دێن لە شکڵ گەورەدا سازی دەکەن بۆی کە بزانەکە مەسەڵەن ئەو شتێکە لیانداوە تەرحێکە لیانداوە جوان دەردێ جوان دەرنایە چۆنە ئەوەڵە ماکێتەکەی ساز دەکەن هیوادارم کە مەسەڵەن لە داهاتوودا بتوانم کارێکی گەورە بکەمەوە ئەگە گەورەشی بکەمەوە دیارە ئەو شتان ئەو کارێکە من لێرە ئەلحەم بەتەنێ کردومە ئەگە گەورەی بکەوە بتەوێت مەسەڵەن دەرامەدی لێ بخۆی زۆر ڕاحەت دەتوانی حەدیە خەلیا کەمی کەم 10 نەفەر یا 20 نەفەری دیکە بینی لە نێو کارگایەکدا مەشغوڵیان پێی چونکە کاری زۆرە ئەو شتە بەتەنێ هەم وەخت هەم زۆری حوسەلە دەبێت بەتەنێ هەم شادیش مەسەڵەن لە توولی کارەکەدا وەڕەز بینە توانی زۆر جێگای جوان دەربێنی ئەگە نیروی کار زیاتر بێ دیارە کارەکە مەسەڵەن قیمەتەکانیش دێنەوە خوارێ ئەگە ئیمکاناتی چاکە دەبێ شتە بە دەستگا بکردرێ زۆر زووتر تاوا دەبێت لەوەی کە بەدەست بکردرێ احتمالی هەیە زۆری زەریفتر دەربێ دەی ئیشتغاڵ زایشکە دەکەوە ئەوەی کە مەسەڵەن خەڵک دەتوان چەند نەفەرێک دەتوانی بین لە نێو کاریاکەدا کار بکەن ئەوانیش بخۆیان مەسەڵەن کەسب و کارێکی سابتیان هەبێ ئەوش بۆ خۆ شتێکی جالب و کەم نییە